تا ساعت 4 و 5 بیان میوه معاشره وەرگیرە بۆ مازەکە دایان لە مازێکەوە دەفعلەکە لە ڕابردووە ڕوویاێ پێوەتی فعل ماضي مبنية كانت علامتەکانی امتیاری کرد فعل ماضي مبني على ماذا؟ الفتح متى يكون تعثر متى يكون فعل أو ألف ممدودة فهذه الحالة يكون فعل أدالي الذكر إذا اتصلت به الواو هناك ما وصلنا ولا سيدي لا هو كل زبية مستحيل نجوده ها؟ بنياز من يرك أنا عليك أذان يوم أذان نور أم شو هذا ولا بس ئەمڕۆ 22 سەردانی گەڕێکی وانەمان کرد لە شاری سلێمانی دوو قوتابخانەمان بەسەر کردەوە قوتابخانەی زمناکۆ لەگەڵ قوتابخانەی سانە قوتابخانەی زمناکۆ هەم بیناکەی بەڕاستی وەکو خانوو وایە مەرجی پەروەردەی تیانە بەڵام بە سوپاسەوە هەم بەڕێوەبەر و ستافی ئیدارە و مامۆستایان هەرکێکی باشیان کێشاوە خزمەتێکی زۆریان کردووە دانیشتۆ مناڵانی ئەم گەڕەکە لە خوێنەواری بێبەش بن ئێمە دەستخۆشیان لێکەین پاشتر سەردانی قوتابخانەی سانەمان کرد کە تاکە قوتابخانەیە و نزیکەی 1000 قوتابی هەیە زۆر قەرەباڵغە بەسێ دەوامەکەن ئێمە هەوڵماندا تەنسیقێ بکەین بە دەستەی کارگەری قوتابخانەی سانەمان ئاگادار کردەوە کە لەگەڵ کەسوکاری قوتابیان و خوێندکارانە کۆ بێتەوە کێ ڕەغبەتی هەبێ هەوڵبین لە قوتابخانەی زمناکۆیە داوامی کە بکەینەوە لە بەروی ئەمان یەکداوامن ئەومان ناوەتە دەست خۆیان ئەگەرنا ئەبێ هەوڵێک بین بە کابینە بێدیان بە سەرفکردنی بودجەیەکی با بڵین مامناوەند هەوڵ بین 4 ژووریان بۆ دروستکەین بۆی کێشەیە و گەڕەکە بە تەواوەتی هەڵبێ و بنەبڕ بێ چکە مناڵێکی زۆری تایە و هەندێک بینا و ماڵدێنە ئێرە بە نایاسایی خانوو دروستەکەن کە ئەمەش ئەرکێکی زۆری قسوتە سەر و قوتابخانەیە ئێمە دەستخۆشی لە مامۆسایانی قوتابخانەیەژەکەین ئینشاڵڵا ئەماوە گەڕێنەوە دایرە لەگەڵ بیناسازی و ژمێریاری قساکەین هەوڵبین چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەم سنوورە بکەین و سوپاس بۆ ئێوەش سوپاس بۆ مامۆستایانی و دەستخۆشتان لێکم.